نزاع ئەو بەگرە ماڵمان لە شارە زوور. تەمەنی تەنیا 7 ساڵە و پشکنینی ئاستی زیرەکیەکەی لە 125 تۆمار کردووە. ئەمە جای دەکاتەوە لە هەر منداڵێکی دیکەی ئاسایی. نزا ئەبوبەکر بەهۆی زیرەکیەکەیەوە ساڵێک پێشتر خراوەتە بەر خوێندن و ئێستا خوێندکاری قۆناغی سەی بنەڕەتیە. بەم تەمەنەکەمەوە لە ئاستێکی بەرزی هۆشیاری و زیرەکیدایە. ڕۆژانە کتێب و سەرچاوەی جیاواز دەخوێنێتەوە. وەک دایک و باوکی دەڵێن جگە لەو بارانەی کە هەیەی تاکو ئێستا بەدەیان کتێبی جۆراوجۆری خوێندووەتەوە. کاتی فۆلی یەکمە هەموو دەرجەکان نایابە. تاسە چەند کتێب خوێنوەتەوە لەم کتێبانە؟ زۆر خوێندێتەوە. ئەم کتێبی باسی چیەکە؟ باسی هەزار پرسیاری ژیریەکە. هەزار پرسیاری ژیری. هەزار لاپەڕێ ئالم هەزار لاپەڕە چەند خوێنوەتەوە؟ 75. مناڵانی کوردستان بخوێن و بۆ ئەوەی خزمەتی وڵاتەکەمان بکەن. شوێنێکی شیاوی بۆ دەستەبەر بکرێت بۆ خوێندن. دایکی نزا دەڵێت هەر بە منداڵی هەستیان بە زیرەکی و ئەو بارانە کردووە کە لە منداڵەکەیاندا هەیە. بەم دوایەش راپۆرتە پزیشکیەکان زیرەکی کچەکانی سەلماندووە. هەستم کرد زیرەکە دواتر ئەوە بوو کە ڕۆشتە باخچە مامۆسای باخچە پێوتم زۆر زیرەکەوتی لە هەموو مناڵەکان زیرەکترە هەرچێکی پێ ئەڵێن لە قورئان و لە یعنی پرسیاری تری لێ ئەەکەین دەرەوەی بە هەموو یەزانێت. دواتر کە چۆن مەکتەب مامۆساکان ئەیانوت یعنی گوێ ناگیرێت بەڵام کەچی پرسیاریشی لەکەن پرسیارەکان نەزانێت کە هاتەوە بە ماڵەوە ئەوت دەرسەکانی مەکتەب زۆر ئاسانە. دەچمە کلینیکی ئەو پزیشکەی کە هەستی بە جیاوازی و زیرەکی نزا کردووە. دکتۆر ئەفرا محەممەد دەڵێت دوای پشکنینی ئایکی و کە تایبەتە بە دەستنیشانکردنی ئاستی زیرەکی منداڵ دەرکەوتووە نزا لە ئاستێکی بەرزی هۆشیاری و زیرەکیدایە. لای ئێمە ئاسی ژیری ئەم مناڵە لە 125 واتە ئەم مناڵە ئاسی ژیرەکەی سەر و ئاساییە بۆ خوێندنی ئاسایی کەوا بخوێنێت ئەم مناڵە ئەو چێژەی لێ نابینێ پێویستی بە خوێندنێکە پرۆگرامەکەی لەمەی ئێستا زیاتر بێت. نزا دانیشتووی قەزای شارە زووری سەر بە پارێزگای سلێمانیە و خاوەنی دوو خوشکە دایکی مامۆستایە و باوکی ئەندازیارە وە خۆیان دەڵێن منداڵەکانی تریشیان بە هەمان شێوە لە پرۆسەی خوێندن لە ئاستێکی بەرزدان. نزا تۆ زۆر زیرەکی وایە؟ نزا بەم تەمەنەکەمەوە چەندین بەهرە و توانای سەرسوڕێنەری تێدا کۆبووەتەوە. وەک دەوترێت ئەگەر لە ئاستێکی باڵادا دەستگیرۆیی و پاڵپشتیە منداڵە بکرێت ئایندەیەکی گەش چاوەڕێی دەکات. مەریوان عەبدوڵڵا کورد سات نیوز قەزای شارە زووری سەر بە پارێزگای سلێمانی.